ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کودەتایەکی تری بەسەراکرایەوە کە بەداخەوە پەرلەمانتار هەیە وەکو بەڵتەجی مامەڵە لەگەڵ پەرلەمانتاری تراکە لە ناو هۆڵی پەرلەمانە ئەو پەرلەمانەی کە دەسەڵاتی پەک خراوە ناتوانێت محاسبە و لێپرسینەوە و چاکسازیەکان و سزادان ئەنجام بدا نەک لە بەرەوەی دەسەڵاتی نیە دەسەڵاتی هەیە بە یاسا بەڵام ڕێگری لێ ئەکرێ و گەندەڵکاران ناهێڵن پەرلەمانێکی کارابێ لەم هەرێمی کوردستانە دەرەنجام هەتاوکە و عقلیەتی کە شەڕی ناوخۆی دروست کرد لەناو هۆڵی پەرلەمانە هەمان عقلیەت پەیڕەو بکرێ و ڕێگری بکرێت لە ڕەخنە و لە ڕای جیاواز لە بۆچوونی جیاواز لە هەڵوێستی جیاواز پەرلەمانی کوردستان ئفلیجە پەکی کەوتووە سەبارەت بە وەزیری سامانە سروشتیەکان ئێمە هەمیشە وتومان و ئەیڵین هەر کەسێک بێ ئەگەر پاک بێ ئەوە بێگومانە بێتە قوربانی دەسەڵاتدارە گەندەڵکارەکان کە ڕۆژی ئەمڕۆی هەرێمی کوردستانیان هێنایەدی ملەتیان برسی کرد لە کاتێکا لە 105 احتیاطی نەوتی هەموو عالەمیان لە ژێر خاکی هەرێمی کوردستانە هەیە بۆیە هەر کەسێک بێ ئەگەر پاک بێ ئەوە ئەبێتە قوربانی ئەو دەسەڵاتە گەندەڵکارانە و ئەگەر پاکیش نەبێ ئەبێتە شەریکی دز ئەبێتە شەریکی گەندەڵکار بۆیە ئێمە وەکو فراکسیۆن یەکگرتووی ئیسلامی کوردستان دەنگمان نەدا و متمانەمان نەدا لەبەرەوەی ئۆپۆزیسیۆنین و لەبەرەوەی کە سیستم و منزومەی کەرتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان ئەوەندە ناشەفافە ئەوەندە گەندەڵیتیایە ئەوەندە سەقەتە لە ئیدارە و لە بەڕێوەبردنە 1970 کۆمپانیای حزبی نەوتی لەم هەرێمی کوردستانە لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان ئەژین وە گەندەڵەکان لە ڕێ ئەوانەوە ڕوئەدا بێ لە عەقدە نەوتیەکان کە سەقەتن بێ لە دنیایەک سەقەتی تر لە کەرتی نەوت و گازە ڕێک نەکەوتن لەگەڵ بەغدا هۆکارەکەی ئەوەیە کە گەندەڵکاری وە هەڵتۆقیوە لە حکوومەت و لە پەرلەمان و لە دەسەڵاتی هەرێمی کوردستانیش بەهێزترە دەرەقەتیان نایەن ئەوانە ڕێگرن بەرژەوەندی خۆیان نەپارێزن پەرلەمانەکەن بە قوربانی خۆیان حکوومەتەکەن بە قوربانی خۆیان دەرەنجام ئەم ڕۆژەی لێ دروست بووە کە خەڵک پارەی نان و ژیان و بژێوی نییە موچەخۆران پەکیان کەوتووە ژیان لە هەرێمی کوردستانە تووشی کە ئابە و تووشی حاڵەتێکی دەرونی سەخت بووە کە قەت ئاوالی تێنەپەڕیوە پەرلەمانی کوردستانیش چەند بەڵتەجیەک و چەند چەقۆوەشێنێک و چەند دەزۆشێنێکی تیا دروست بووە کە بە منطقی قووەت و بەدەر لە پەیڕەوی ناوخۆ ئەیانەوێ کۆنتترۆلی پەرلەمانی کوردستان بکەن ئەو عقلیەتەی لە نەوەتەکانە قوڕی کرد بەسەر هەرێمی کوردستانە و شەڕی ناوخۆی کارەساتباوی هێنایەدی ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستانە بوونی ماوە دەرەنجام ئێمەش بێگومان کۆڵ نادەین و بەڕۆڕویانە بینەوە بە هەموو شێوەیەک و ئەوە قوبوڵ ناکەین کە پەرلەمانی کوردستان ئاوای لێ بکرێ چونکە پەرلەمانی کوردستان پەرلەمانی هەمووانە پەرلەمانی کوردستانە شکۆی گەلێکە ئەبێ بە هەمومان بیپارێزین عقلیەتی ئاوا شاخاوی نابێ بهێڵین پەرلەمانی کوردستان تێک بدا ئەوەی کە ڕوویدا ئەوە بوو کە چەند پەرلەمانتارێک لە ئێمە و لە فراکسیۆنەکانی تر ڕخنەیان گرت بەرامبەر بە حزوری وەزیری سامانە سروشتیەکان کە ئەبوایە بەرنامەی کاری هەبوایە ئەبوایە وەڵامی پرسیارەکانی بایەتەوە ئەبوایە چەندیشتی تری بکردایە بەڵام کە ڕۆیشت ئەم ڕخنەگرتنە بوو بەمای ئەوەی کە چەند پەرلەمانتارێکی تر لایەنی دەسەڵات بە منطقی ئەوەی کە نابێ کەس قسەی جیاواز بکە بە منطقی ئەوەی کە ئەوەی قسەی جیاواز بکە بەهێز و بە قووەت لەناو هۆڵی پەرلەمانە بەڕۆڕی ئەبینەوە ئەمە عقلیەتی شاخ نەبێ ئەمە عقلیەتی شەڕی ناوخۆ نەبێ ئەبێ چی بێ